يعني سر مصوص تظن دي دارا الله تعالى يعني شنو لقى بجانا نشاني خفوري ده صوص ده لا فروسك برودو لقى جاني اجتماعي دراسي وبيدي كي بروما ببرستانا بدي جاي شيء نخوتم هندا جش بيم هندا دل خوشم كبي مناي برستان حوالي خوش بلي بسي 8000 كيزان ام اجتماعي اصلا مصاب نزير من المستان انا بيش اوكي الباردوكري شيستو حفر الصدي ما مصير وانا بيش اوي غضبان الجمعة بيت جنوبيتا اگرتم كربونيا غير بس ما نستويت وانا بيش چونكي واسيخم خودم هم حسكم ولی قلبي جانبي بس شلو أفضلني بقى ترى ما خلي زاكوت على بكرة أنا حاسس كنت بقول بهواردي يجيب حالا كيف ما بكرة اگر بیت سر ڕێژەی دامەزراندن هەرێمی کوردستان بێبەش بووە لەو هەموو دامەزرانانەی کە حکوومەتی عێراق لەسەر ئاستی هەموو عێراق کردوویەتی هەندێک جار خەڵکی ئێمە پرسی دەکەن وا دەکەن لە بەغدا بڕیاری وا بدرێ خەڵکی ئێمە پرسی بکرێ نامبراو بکرێ موچە نەدرێ اینجا دێنەوە لێرە تەحریکی مامۆستا و خەڵکی تر و هاوڵاتیان دەدەنەوە دەڵێن ئەبێ گلەیی بکەن گلەیی لە کێ بکەن باشە ئەوەی کە هۆکاری نامبڕینی ئێوە کەسێکی ترە بەڵام ڕۆی خەڵک لە حکوومەت یارم دەکەن لە خۆتان دەکەن بەڵێن ئەبێ دژی خۆتان هەڵوێست وەربگرن ئەبێ ڕازی نەبن ناڕازیبوونی خۆتان دەرببڕن بەڵام نایەن هۆکارەکە دیاری بکەن یان ئەو کەسێک کە بووەتە هۆکاری نامبڕینی ئەو خەڵکە گلەیەکە ئاراستەی ئەوان بکرێت بۆیە من لێرەوە من حەزەکەم ئێوە یارمەتی ئێمە بدەن لەوەی کە ڕاستیەکان بۆ خەڵک باز بکرێت هۆکاری ئەوەی کە حکوومەتی یارم تا ئێستا نەیتوانیوە وەکو ئەو ئاستەی کە لە تموحی ئێمە بێ خزمەتی وڵاتیان بکەن باوەڕ بکەن بەستنی دەستی ئێمە بووە لەو ئیمکانیاتانەیە کە حەقی ئێوە بووە بەڵام حکوومەتی فێدرالی نەیهێشتووە بە شێوەیەکی دادپەروەرانە مافی خەڵکی کوردستان بە خەڵکی کوردستان بدات اینجا داوا لە مامۆستا دەکەن بێن خۆپێشاندان بکەن خۆپێشاندان مافێکی سروشتی هەموو هاوڵاتیەکە نەڕازی بێ یان بێوێ هەستی خۆی بە خۆپێشاندان دەربدەێ بەڵام خۆزگا بۆ هۆکارەکان دیاروانەوە ئەو لایەنەی کە تاوانبارە بەرامبەر بە خەڵکی یاریمی کوردستان ئاراستەی پەیامەکان بۆ ئەوان وایە نەک بێن لەلایەکەوە خەڵک برسی بکەن لە لایەکی تریشەوە بێن هەر خۆمان گلەی لە خۆمان بکەینەوە ڕێزگرتن لە هەستی نیشتیمانی و قەدرکردنی هاوڵاتی و کوتاوی خۆڕاگری ئێوە ڕەفتاری ئێوە لە خۆبردەیی ئێوە ئەمە ئەو وانەیە کە قوتابی ئەوی فێر ئەمێوە مستەحەقی ئەوان جێی ڕێز و تەقدیرن و ئەبێ داواکاریەکانی ئێوەش کێت لە بەرچاو دەیگیرێ ئینشاءڵڵا هەمووتان بە گرێبەستان دەکرێت مژدەیەکی بۆ خۆتان بۆ ئەوانە بێت حەقی خۆشتاوانە شتێدانە دڵنیا بن لەوەی کە پشتیوانیشتان دەبین و ئێوەش داوام لە ئێوەیە هەر بەردەوام بن لەسەر خۆڕاگری خۆتان لەسەر ئەو بەها پیرۆزانەی کرد هەم خۆتان لەسەری پەروەردەکراون هەم قوتابی مناڵەکانی ئەم وڵاتەش لەسەر ئەو بەهانە پەروەردە دەکەن شانستیان پێوە دەکەن کە کۆڵتان بدەوە بەردەوام بس هەر و پیشەی خۆتان بە شێوەیەکی وا تەماشاتان کردووە کە بەرپرسیارەتیەکە قبوڵتان کردووە و خەمی مناڵەکان و قوتابیەکان لەسەر وکانی خۆتان داوە